ئەمە قاعەیەکە و قاعەیە تریش بڕە و چەند هاترێ لەش ڕۆیشتووە لەو خوایە بەزیاد بێ. هەر ئەمە چاوەڕوان کراوە لە جەماوەری شاری کەرکووک، هەر ئەمە چاوەڕوان کراوە لە مەلاو و مزگەوتی شاری کەرکووک. ئەوەی کە ئەبینین شتێکی زۆر دڵخۆشکەرە. ئەمە قاعەیەکە و قاعەیە تریش بڕە و چەند هاترێ لەش ڕۆیشتووە لەو خوایە بەزیاد بێ. ئەمە ئەوەنەی ئیسفادەی بۆ ئێمە هەبوو بە حەقیقەت ڕاستە ئەیسە سوود دەگەیەنین ئێمە بە کەسوکارمان لە ڕۆژاوە، ئەمما بۆ خۆمان ئیسباتمان کرد کە زۆر شتمان لە دەست دێ و ئەتوانین هەموو شتێک بکەین کە یەک خاوەن بڕیارێک بین و خاوەن دەستێک بین. بۆیە لەخوا بەزیاد بێ میلەتی با بڵێن خەڵکی کەرکووک نمونەن بۆ کوردایەتی و ئینشاءالله هەر چوار پارچەی کوردستان لە شاری کەرکووک و کەرکووکیەکانەوە فێرە کوردایەتی دەبن. یعنی خاوەن عزر بوون وئیلا مەلایەکمان هەبێ لەم کەرکووکە خاوەن هەڵوێست نەبێ نیمانە، یعنی ڕەنگە ئیتر شتێک هەبێ ئاگامان لێنێ، ئەمما بە شێوەیەکی گشتی با بڵێن مزگەوتە کوردیەکانی شاری کەرکووک لە 600 مزگەوت زیاترە هەر لە ناو شاری کەرکووک خۆی. بۆیە ئێمە ئەم مزگەوتانە و بە خۆیان و جەماوەرەکەیان هێزێکی زۆر زۆر گەورن لە ڕۆژێکی وایە جێی ئەعتیمادن و جێی ئەوەن کە ئینسان بتوانێت پشتا پێ ببەستێت. تا نیوە ڕۆژ ئەم هۆڵە پڕ بوو تەنها، بەس ئیتر لە دوای نیوەڕۆکە دەستی پێکرد ئەوە بوو بە دۆ هۆڵ و بوو بە چەند ترێلەیەک و لەخوا بەزیاد بێ ئەوەی کە مزگەوتەکان کردیان جێی شانازیە.